ئەمێ بەباشی بیبیستن زۆر باشە. ئەم کاتتان باش هیوادارم هەموو باش بن. من ناوم زریانە، پارێزەرێکی ڕاوێژکارم لە 2005 تەخەڕوجم کردووە. لەو کاتەوە ممارسەی ئیشی محاماتەکەم. دواتریش لە 2016 چوومەتە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و لەوێش ماستەرم هەیە لە یاسای ئەمریکیە، یاساکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. ئێستاش زۆر خۆشحاڵە بم کە لەگەڵتان و دووادارم ئەوەی کە باسی یەکەم توانم دەبێ و بگەن وەژی ئیسفادەی لێ بکەن. ئێستا گوێتان لێمە بێت بەباشی بۆی تەکید بکەمەوە کە دڵتان دڵم باشێت. کەسێک بتوانێت کۆمنتێک باشە؟ زۆر باشە، ئەوانی شەڵێن باشە، زۆر باشە. ئەو من باسی خۆم کرد، حەزەکەم ئێوە هەر کەس لای خۆ ئەنمیوتی مایکەکەی بکە و ئەمێ بزانم ناوەکانتان دیارە، بەڵام بۆی بزانم باکگراوندتان ئیشتان چیە، شتێک لە یاسا ئەزانن. یا ئەوە تا هەر ئەتوانن شەیریشی بکەن لە شەیرەکانە، هەر کەس لای خۆیەوە شتێک بڵێ خراپ نییە. من ئەتوانم دەست زۆر باشە. ناوم شیانۆڕۆڵ، ماستەرم هەیە لە ڕاوێژ و پەروەردەی خێزانیان لە وڵاتی تورکیا. لە ئێستاە دامەزرێنەری فام ئەکادیمیم کە ئەکادیمیایەکە خزمەتگوزاری ڕاوێژ و ڕاهێنان پێشکەش بە هاوسەران و دایک و باوکان و خێزانەکە لەگەڵ ئەو کەسانی کە لە پەیوەندێکی سۆزداریان یان تازە ئەچنە ژیانی هاوسەرگیریەوە. خزمەتگوزارەکان لە شێوەی ترینینایە، هەروەها ترینین بە شێوە ڕوبەڕوو بە شێوەی ئۆنلاین. سایتی famacademy.com-مان هەیە، لە سایتەوە کۆمەڵە بەرهەمی ئۆنلاینمان هەیە و بەرهەمانە تایبەتە بە ژیانی هاوسەرگیری و پەروەردەی مناڵ و پەروەردەی خێزانی. لە ڕێگەی سایتەوە ئینسانەکان توانن سوودی لێ وەربگرن. دەست خۆش بە سەرکەوتوو بێ، ئەم هەر لە فەیسبوک لایکی پێیجەکەتانم کردووە، چالێکیەکانتانە بینە سەرکەوتوو بن. زۆر سپاس کاتە زریان، سەلام. بەڵێ کیتر هاوڕێیان ئەلۆ زریان خان گوێتان لێمە؟ بەڵێ بەڵێ. خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتانە، منیش حەزم کرد خۆم بناسێنم. بەڕێزیت، منیش ناوم شارایە، پێشتریش لە چەند دەورێک لە فایڤۆنلاڤ بەشداریم کردو و ئیسفادی زۆر باشم لێ کردووە. پێشتر لە چاوەڕێکی ئینتەرناشناڵ ئیشم کردووە، بەڵام ئێستا بۆ بۆنەی خوێندنەوە هیچی شێ ناکەم، تەنها قوتابیم لە بەشی داتەبێت. زۆر چاکە، سەرکەوتوو بێ. سپاس، خۆشحاڵ بووم. خۆشحاڵ بووم. فەرموون کەیتر. سڵاوتان لەوێ باش. سڵاو سەرچاوم. سپاس. مادە ماوەی تقریبی 8 ساڵێکە دیزاینەرم، ساڵەکەیشی فریلانسەکەم، حەزەکەم ئیشێکی خۆم دامەزرێنم چاپخانەیەک تر لەگەڵم وەبینارانە خەریکم زانین بگەینە کوێ ئینشاڵڵا. سەرکەوتوو بێ. عەفو جەنابت ناوت چی بوو؟ عیماد؟ عیماد عەبدولکەریم. عیماد زۆر باشە، دێک خۆشحاڵ بووم سەرکەوتوو بێ. چاوم. بەڵێ کەیتر. گوێتان لێمە؟ بەڵێ بەڵێ. من ناوم نورمەحسینە، یەکێکم لە بەشداربووەکانی ئینکیوبێتەری فایڤۆنلاڤ کردووە. منیش ستارتەپی خۆمم هەیە کە وەبسایتێکی ئۆنلاینە، لەوێەوە جلوبەرگی لێفرۆشنی براندی تایبەتی خۆم.
جا چاوەڕ ئێوەم شەڵام بۆ مانگی 5 دەست پێ بکەم و بران دەکەم ڕکلامی بۆ بکەم و دەستم بفرۆشتن. زۆر باشە، سەرکەوتوو بی ئینشاڵڵا. زۆر سپاس. خۆشحاڵ بووم. زریانگیان باشی؟ سڵاو سەرچاوم. ناوم ناسکا، تەمەنی 23 ساڵە و لە جامعەی ئەمریکی بشی بزنس دەخێنم. خۆم لە تەمەنی 11 ساڵەوە با بڵێن دەستم بە ئارت کرد، با بڵێن 11 ساڵە ڕسم دەکێشم، بەس ئێستا دەستم کردێ بەوەی کە ڕسمەکانم دایم لەسەر بەرد کێشایە و ئێستا دەمێ بەردەکان لە خلالی ئەو 2 ساڵێک کە لە دووبەر دەگەڕێم و معلوماتم لەسەر پەیدا بووە دەمەوێت بەردی وڵاتی خۆمان بەکاربینم لە بۆ خشن و ئێستا 2 ساڵە دەستم بۆی کردیا کە بەردی کوردستان بەکاردێنم لە بۆ خەناوکە و بازنەوە و ئەو بەردانی کا بڵێن لە هەموو وڵاتەکان بەرد بەکاردێنن لە بۆ خشن لێرە ئەو شتێمان نییە. سۆ دەمەوێت بەڕاستی ئەوجا بیکەمە براند. زۆر باشە. سەرکەوتوو بیت. خۆش بوو، سپاس. خۆشحاڵ بووم. خۆش. بەڵێ کەیتر؟ بەڵێ کاک هەرێز، کاک هەرێز دەتوانی مایکەکە بکەیتەوە قسە بکەی؟ ئەفڵ. بەڵێ کەیتر حازرە؟ کاگراوێش؟ زریان خان بەڵێ. حەزەکەی نازانم لەو شتێک کێشەیە کە بێ لەبەرەوە من دەست ئەگەر ئەوان حازر نەبن بۆ من دەست پێ بکەم. زۆر باشە، تۆ توانین دەست پێ بکەیت و لای خۆتەوە سلایدەکانی خۆشێر بکەیت. من لای خۆم سکرینی خۆم وەڵاهی پێم وتی من سلایدم دروست نەکردووە ئەم جارە. دوایی حازری ئەەکەم و شێری ئەەکەم. ئەو کاتێککە گروپەکەمان دانا هەندی شتی تریشم هەیە وەکو عەقدی تەسیسی شەریکەوانە بۆی ئایدیایان لەبێت چۆن مەسەلەن ئاکتیڤیتیەکانیان لەناو عەقدەکان ئەنووسن هەمویان بۆ ئەنێرم بە بڵێن نمونەی حەقیقی واقعی کە خۆم کردووە پێشتر. زۆر باشە. ئێستا من باسی جۆرەکانی شەریکە ئەەکەم لە یاسای عێراقی و حەزەکەم ڤیدیۆکەم ئیش بکە بەس ترسم سەوتم نەیە ئەو کاتە. نازانم چۆنە بێت. ئێستا سەوتم باشە؟ گوێتان لێمە؟ منەوە دەنگ باش بۆ بەشداربووەکانی کە نازانم ئەگەر بکرێت وەڵام بنەوە بزان دەنگ باشە یان نا بۆەوەی دەست پێ بکەین. لای منیش سەوت باشە. زۆر باشە. ئێستا باسی جۆرەکانی شەریکەتان بۆکەم لە یاسای عێراقی و طبعاً ئێمەش وەکو هەرێمی کوردستان هەر یاسای عێراق تەطبیقەکەین. هەرچەند هەندێک تعدیلاتمان هەیە کە مەسەلەن ڕێگە ئەدرێکە لە پەرلەمانە هەندێک تعدیل بکرێت بەس بەتەواوەتی ئێمە ناتوانین یاسای عێراقی دەستکاری بکەین. وەک چۆن بڵێن هەموار بە کوردێکی هەموارە بە عەرەبی تعدیل ئینگلیزیش ئەمێندمنتی پێڵێن. بەڵام لەگەڵ ئەوەیە هەندێک شتمان کردووە کە ئیسپادەیە بێ بۆ هەرێمی کوردستان. طبعاً ئێمە لە عێراق هەرچۆنە بێ باشترین لەو ڕوانگەیەوە. جۆرەکانی شەریکە لە یاسای عێراقیە یەکەم جۆر مساهەمەیە، شەریکی مساهمە بە ئینگلیزیەکەی پێڵێن کۆرپۆڕیشن. شەریکی مساهمە بەوە جیاکرێتەوە لەوانی تر کە ئەو کەسانی کە دامەزرێنن ژمارەیەکی زۆرن وەکو شەریکاتی مەحدودە و مەشروعی فەردی نیە.
يعني لبينش كسو تقريبا وبيستو بينش فقط يعني بس مثلا حدي ادنينا بلبينش كس يعني لبس بينش كس كم سربيع انجا زوربي جار شركاتي مساهمه خلق خوي اللي لا ابال دروس كردني لبرويكا بروسيس كاني زور خاينه ولبروي لولاتي مشا خلقي يعني واي زور يعني سيقناكات متمانينيه تاريخ بخاطر هندي بروجوا وكوي اقام لبو مثلا شابيلاند هندي كسوني بقليل يبقى مان بيزنا ميديا كانوا لبروا زور نابسين كشركه مساهمه زور بالعراق بەڵامی کیتر لەو شەریکانەی کە خەڵک زۆر حەز بە دامەزراندنیان ئەکات شەریکەی مەسئولەی مەحدودەیە. مەسئولەی مەحدودە LLC لەو چە لە زۆربەی شەریکاتە بەتایبەت ئەمریکیەکان و بریتانیا ئەوانە ئەیبینین کە لە دوای هەر شەریکێک و کە ناوێکی هەیە لە دوای بڵین ناوەکە و ئەنووسرە LLC واتە مەسئولیەتەکەی ڕسپۆنسبڵیتیەکەی لیمیتدە. مەبەستمان لە شەریکەش بە شێوەیەکی عام شەریکە هەر جۆرە چالاکیەکە کە ینی ئینسان پێی هەڵئەسێت بەڵام ئەو چالاکیە نابێت کە لەگەڵ ئادابی عامە و لەگەڵ مۆڕاڵی کۆمەلگای نەگونجێت. نمونەیەک لەسەرەوە وەگەوەی ئێمە ناکەین مەسەلەن شوێنێک بکەینەوە بۆ لەشفرۆشی بە شێوەیەکی ئەلەنی ئەوە لەگەڵ ئادابی کۆمەلگە و ینی بڵین یاسای گشتیان ناگونجێت. غێری ئەوە هەموو مرۆڤێک ئازادە لە هەر چالەکێک کە ئیکات و سیفەی شەریکەی ئەدا بەسەر کۆمپانیی. گوێتان لێمە ئەمەوێت تاکید بکەمەوە؟ زۆر باشە. ئەنجا جۆری دووەم لە شەریکە کە زۆربەی زۆری شەریکاتەکان لە کوردستان و عێراق بۆ شێوەیە شەریکی limited liability company المسؤولية المحدودة. مثلا بۆ نمونە ئەڵێیت کۆمپانیای شاسەر ئەحمەد شاسوار زۆر جارێ بینین بۆن سنووردار لە تەنیشتی و ئەنووسری سنووردار. عەدەدی ئەو کەسانی کە ئەم شەریکەیە ئەتوان لێ خۆشان بنویسن سنووردار محدودە بە ئینگلیزیش limited liability company LLC. باشیەکەی ئەوەیە هەندێک جار پێشتر لاسی عێراقیە ئەبووە ئەو کەسانی کە دان ئەمەزراند شەریکەکان تەسجیل ئەکرد ئەبووان لە 2 کەس کەمتر نەبوونایە تا 5 کەس ئەڕۆیان تا 25 کەس. بەڵام لە تعدیلێکی تازەکەیە کە هاتووە لە دوای ئەوکە پۆڵ بریمەر یاساکەی بڵین یاساکان تعدیل کرد بە سەرپەرشتی ئەو ئێستا یەک کەسیش ئەتوانێت شەریکەیەکی مەحدودە سنووردار تەسیس بکات دابەمەزرێنێ بۆ خۆی. ئەم جۆرە شەریکەیە بۆچی باشە؟ یەکێک لە باشەکانی ئەم شەریکەی ئەوەیە بۆ نمونە ئەگەر لێ کە زیاتر بێت لە 2 کەس تا 25 کەس بێ ئەو کاتە مەسئولیەتەکان دابەشەکرێ هەموو ئەو لۆدەی کە لەسەر یەک کەسە دابەشەوێ بەسەر ئەوانی ترە هەر کەس ئەتوانێت شتێ بکات. یەکێ لە باشەکانی تری ئەوەیە کە لەم شەریکانەیە تەنها ئەو ئەموالانەی کە ئەو شێرهۆڵدەرەکان یعنی مساهیمەکان ئەوانی هاوپشکن خاضع بێ یان وەک چۆن بڵین لە حاڵەتێکە ئەگەر شەریکەکە زەرەری کرد یان مثلا عقلێکی هەبوو لەگەڵ حکومەتانەی توانی جێبەجێ بکات ئەو کاتە تەنها ئەموالی شەریکەکە ئەکرێ حجز بکرێت و بفرۆشرێت. غێری ئەوە ئەگەر صاحبی شەریکەکە صاحبی چەندەها ملیار دۆلاریش بێ مڵکی هەبێ غێری ئەوەی کە بەناوی شەریکەی وەیە هیچ کەس ناتوانێت دەستی لێ بە. بەڵام هەر شتێکی تر کە بەناوی شەریکەوە بێت و شەریکە زەرەر بکە لەو حاڵەتانەیە ئەو کەسانی کە قەرزیان ناو بە شەریکە یان شەریکە شتێکی لێکڕین ئەتوانن بەبێ ئینزار حجز بکەنە سەر ئەموالی شەریکەکە و بیفرۆشن و قەرزەکانی توانی لە هەڵبگرنەوە. ئەمە بەم شێوەیە. باشێکی تریم شەریکەی ئەوەیە کە چەندین هەرچ نەشاتێک دەوێت هەرچیەکت بوێ ئەتوانی لە عەقدی تەسیسی شەریکەکەیە ئەتوانی ئاماژەی پێ بکەیت و دابمەزرێنی. ئەمە شەریکەی مەحدودە. شەریکەیەکی ترمان هەیە شەریکەی مەشروع فەردیە. مەشروع فەردی بەپێی یاسا عفو یەک شتی ترم بیرچوو بە باسی بکەم لە شەریکەی هەر مەحدودەشە ئەکرێ ئەو کەسانی کە دامەزرێن ئەکرێ کەسی معنەوی بن و کەسی ئاعتیادیش بن مەسەڵەن کەسی وەک من کەسێکی وەک ئێوە بە کەسی ئاعتیادی نۆرماڵ اعتیبارە بکەن ئەشکرێ لایەنێک لە لایەنەکان حکومی بێت یان مەسەڵەن دائیرەیەک بێت شوێنێک بێ ئەوانە بە کەسی معنەوی شخصیەتی معنەویان هەیە. شخصیەتی معنەویش زۆر جار ئەگەر کتابی شتێکتان بینی بێ ئەنووسرێ
مثلا زریان جەمال حامید سەرڕای کارەکەی یعنی من وەکو نوێنەری ئەو دائیرەی ئیشەکەم یعنی من شخصیەتی خۆمم نییە ناکرێ من وەکو خۆم چم عقد ئیمزا بکەم یا شتێ لەو شتانەکەم دوای ئەوە شەریکی مەشروع فەردیمان هەیە یعنی ئەو کەسە تەنها خۆی ئەتوانێت یەک کەس لەم جۆرەیە تەنها یەک کەس ئەکرێ معنەوی بێ ئەکرێ کەسێکی ئاحتیاجی بێ سروشتی بێت ئەم شەریکەیەدا ئامێزرێنێت ئەمیش بە هەمان شێوە چۆنە ئەگەر بەسەر بۆ نمونە ئەنووسین شەریکەی سەنگەر سەلام ئەمە مەسەلەن ئەمە شەریکەیەکە مەشروعی فەردی تەنها خۆیەتی تەنها خۆی ئەم شەریکەیەدا ئامێزرێن و ئەبێ بە ناوی خۆشیەوە بێت بۆ نمونە خاتو زریان دەنگی نەما وەڵا کەس بۆ زانم مایکەکەت جوڵ ئەگەر مایکت لابێت لێ بکەیتەوە پێوی بکەیتەوە دەنگ نییە بە تەواوەتی دەنگ نەما زریان خان ناوەڵا بەزەوە بینین هەر ڕسمەکە دیارە و دەنگ زۆر کزم زریان خان ئەگەر بکرێت کەمێک لە کۆمپیوتەرەکە نزیک بیتەوە لەوە چێ باشتر بێت ڤیدیۆکە کێشە نابێ ئەگەر ئیشی پێ نەکەی تەنها دەنگەکەت کەمێک گرنگە بەلامانەوە دەنگەکە ڕوونە بە ڕێزان کاک ڕاوین دەنگەکە ڕوونە لایەوە کاگراوێش بەڵێ دەنگەکە کزە وازانم مایک بوو شتێک جوڵا ئیتر وای لیا ئەگەر ساین ئاوت بێتەوە ناوە بزانە چۆنە لیف بێتەوە بەڵێ سەودەکە زۆر ئێستا سەودەکە پێم وابێت ڕوونێت نازانم کاک ڕاوین لایەوەشەوە ڕوونە تاوە ڕوونە دەست خۆش خۆش بەس لە کێ و گوێتان لە من نەما بعد دەست بکەمە بۆی هیچمان لێ نەبێت بڵامێشیۆ باسی لیمیتد کۆمپانیمان کرد بدایان مەشروع فەردی لەویا بوو بەڵێ گەر لێوە دووبارێکی بەسەرچاو مەشروع فەردی بەسمان ئەوەیە کە یەک کەس تەنها خۆی ئەتوانێت شەریکەکەدا بمەزرێنێ نمونەیەکی شوێنەوە بۆ نمونە وتم کۆمپانیای سەنگەر سەلام لە تەنیشتیەوە کە شەریکەکەدا ئەمەزرێنێ بێ بنووسی مەشروع فەردی بۆ ئەوەی لای خەڵک ڕوون بێت کە ئەم شەریکەیە تەنها یەک کەس خاوەنداریەتی ئەکات گوێتان لێمە بەباشی بەڵێ خاتو زریان گوێمان لێدەوە باشی ئەگەر دەنگەکە نەما شتێکی لێوە پێت هەڵێ مەکسەر زۆر باشە زۆر باشە ئەنجا لە مەشروع فەردی وەکو وتمان هەندێک باشی خۆی هەیە یەکێک لە باشیەکانی ئەوەی ئەو کەسە تەنها خۆی خاوەنی هەموو پشکەکانی کۆمپانیاکەیە قەراراتمی بەدەستی خۆیەتی کڕین فرۆشتن مەسەلەن هەر حاڵەتێکی تر دێتە ڕێگەی شەریکە تەنها ئەو کەسە خۆی کە خاوەنی هەموو پشکەکانی شەریکەی خۆی مەسئولە لە هەموو بڕیارەکان بەڵام ئەم شەریکانە ئەم جۆرە شەریکە مەشروع فەردیە هەندێک خراپەی هەیە لە ئەوەیە کە خەڵک زۆر متمانی پێ ناکە بۆ نمونە ئاڵێ تەنها خۆیەتی مەسەلەن ئەگەر چەند کەسێک بن لەوە زیاتر مەسئولیەتەکە هەڵەگرن
ئەنجا زیاتر لە مەشاريعی بچووکە بەشداری ئەکەن یعنی زۆر مەجالی ئەویان نیە زۆر تەواو بکەن وەکو شەریکاتەکانی تر یەکێک لە زۆر یعنی بڵێن لایەنە زۆر خراپەکانی ئەم شەریکەی ئەوەیە وەکو وتمان لە شەریکەی مەحدودەیە ئەموالی ئەو کەسە ئەو مڵکوماڵی کە هەیەی هیچ کەس بووی نیە دەستی لێ بدات لە حاڵەتێکدا ئەگەر شەریکەکە زەرەری کردا قەرزاری دەرەوە بوو بەڵام لە شەریکی مەشروع فەردیە ئەو شەخصە هەرچێکیشی هەبێ بە ناوی خۆیەوە مثلا خانوو هەیە سیاری هەیە ئەو کاتە خاڵە ئەبێ بۆ قەرزەکانی کە کردوویەتی یان ئەگەر شەریکەکە زەرەر بکە ئەو کاتە قەرزارەکان ئەتوانن بێن حیجز بخەنە سەر هەموو مڵکوماڵی ئەم کەسە بەبێ ئەوەی گەشتریش ئاگاداری بکەنەوە ئەمە لە حاڵەتێکی زۆر خراپە و لەبەر ئەوە خەڵک زیاتر ئەچێ بۆ شەریکەی مەحدودە ئێستا من زیاتر حەز دەکەم هەر ئەم دوو جۆرەتان بۆ باس بکەم لەبەرەوەی ئەم دوانە زۆر بڵاوە یعنی شەریکاتەکانیش هەر ینی زۆربەی جاریش هەر خەڵکی هەرم جۆرە و تەنانەت لە بەڕێوەبەری تۆمارکردنی کۆمپانیەکانیش هەر ئەم دوو جۆرە زیاتر هەیە و بە تایبەت کۆمپانیای مەحدودە ئەنجا شتێک هەیە کە لە بینی هەردووکیانە بڵێن مشتەرەکە ئەوەیە کە قیمەتی سەهم لە قانونی عێراقیە 1 دینارە هەر سەهمی قیمەتەکەی 1 دینارە و ئەو کەسەکانیش کە مەسەلەن بۆ نمونە لە شەریکی مەحدودە ئێمە وتمان لە یەک کەسەوە تا 25 کەس ئەتوانێ شەریک بن لە دامەزراندنی ئەم شەریکەیە باش یەکێک لە باشترینەکانی ئەم مەحدودەش ئەوەیە بۆ نمونە ئەگەر هەر یەک مەسەلەن بۆ نمونە کاکسان گەرمان هەیە ناسک خانمان هەیە ڕابەر ئیبراهیممانەی بۆ نمونەیەکی لە 125 یان هەیە لەم شەریکەیە ئەو کاتە هەر کەسەیان بەپێی ئەو مەبلەغی کە خۆی دایئەنێ لە شەریکە یان بەپێی ئەو سەهمەی کە هەیەی ئەو وەکو چۆن پێ بڵێ ئەو شەریکە هەیەی مەسئولە بێت لە هەر شتێک کە بەسەر شەریکەکە هەیەت بۆ نمونە ئەگەر قەرزدار بن زەرەرەکەن ئەو کاتە هەر کەس بەپێی ئەو لە 125 خۆی هەیە مەسئولە بێت بەرامبەر هەر شتێک لەبەرەوە ئەمەش زۆر باشە ئەنجا وەکو ڕەسمالی شەریکە لەم شەریکانەیە زۆربەی جار یعنی ئێمەوە ڕاهاتوین هەر تەنها 1 ملیۆن دیناری عێراقی دانین ئەو کاتە ئەو ملیۆنە دابەشەکرێ بەسەریانە بۆ نمونە هەرێکی 250,000 دینار ئەگەر یەک کەسیش بێ ئەو کاتە خۆی ملیۆنەکە تەنها تایبەتە بێ بۆ کەسە خۆی یعنی ئەو خۆی صاحبی ملیۆن سەهمەکە ئەبێت کە هەر قیمەتی هەر سەهمی 1 دیناری عێراقیە ئەنجا لە ئەم شەریکانە چۆن کۆتاییان پێدێ بۆ نمونە لە شەریکەی مەحدودەیە سنووردارە بە مردنی کەسەکە خاوەنەکەی شەریکەکە کۆتایی پێیەت تەنها لە حاڵەتێکانە بێ ئەگەر ئەو کەسانە کێ زۆر باشە کاک هەردی ئەگەر بکرێت زریان خان هۆستەکەم یاوە بە تۆ جاگەر بکرێت کاکەردی میوتکە لای خۆتەوە زۆر باشە بێت وەڵام میوتە خۆی هەر زۆر میوتیشم کرد زۆر باشە دەست باشە ئەنجا باسی چی بوو سەرمان میرمان چۆ باسی چیمان کرد باسی لە حاڵەتی کۆتایی پێهێنانی شەریکەکە باسی مەسەلەن بۆ نمونە مردنی ئەو کەسە بێجگە لە فرۆشتن ئەگەر ئەو کەسی کە صاحیبی ئەم شەریکانەیە لە حاڵەتێکا کە ئەمرێت ئەو شەریکە کۆتایی پێیەت تەنها لە حاڵەتێکانە بێ ئەگەر وەرەسەی هەبێ وەرەسەکە حەزیان کرد بەردەوام بێت ئەو کاتە ئەتوانێت لە ڕێگەی معاملاتی تایبەتی خۆیەوە لە کۆمپانیەکانی سلێمانی بڵێن معاملەی بۆ ئەکرێ و ئەکرێ نەقڵ بکرێتە سەر وەرەسە هەندێک حاڵەتمانە شەریکەکە ئینقیزاءەکە نامێنێت ئەویژۆ حاڵەتێ من بۆ نمونە زۆر کەس هەیە مەسەلەن شەریکەکەدا ئەمەزرێن ئیتر هەر ناچێت بەلایەتەوە هەر دای مەزراندووە و هەر زۆر کەسی هەر بیری چۆتەوە من ڕۆژێ کەسێک تەلەفۆنی بۆ کردم وتی لەو کاتەوەی تۆ بۆ تەسیس کردوم هەر نەچوون بەلا هیچ ئیشێکم پێ نەکردووە ئەو کاتە شەریکەکە ئینقیزاءەکە نامێنێ یان ئەو شەریکەی وەستێ لە چالاکی هیچ ئیشێک ناکات یاخود شەریکەکە ئیندیماجەکە بە ئینگلیزی دەڵێن مێرجەکە لەگەڵ شەریکەیەکی ترا ئیتر ئەو کاتەش دوو جۆرمان هەیە دوو جۆر ئیندیماجمان هەیە مێرجمان هەیە ئەکرێ و شەریکە خۆی بە تەواوی ئەتوێتەوە هیچ شتێکی نامێنێ هیچ کیانێکی نامێنێ لەگەڵ شەریکەکەی ترا لێک ئەدرێ و بن بەیەک یا تەصفیەشمان هەیە پێڵێن تەصفیە ئەوەی خۆت معاملاتی بۆ ئەەکەی تو بە شێوەیەکی یاسایی ئەم شەریکەیە هەڵەوەچێنیتەوە ئەمە ئەم حاڵەتانە ئیتر ئێستا من ڕێگە ئەم بە ئێوە بزانم
پرسیارێکتان هەبوو یان لە پێشتانە شتێک گەڵاڵە بووە هەر کەس پرسیارێکی خۆی بکات ئەو کاتە هەندێشتی تریش باسەکەین. سڵاو. من ڕاژانم من ببوورە خۆمە ناسان بیدایەت تۆزە درنگ هاتم کێشەی سەوتم بوو ئێستا سەوتم باشە؟ بەڵێ بەڵێ. من تازە کۆمپانیایشی ئایتیم دامەزرانەوە بەڵام وەکو کۆمپانیاکە ئەمە کۆمەڵە پرۆدەکتمە بێت باشە بەرنامێکی بەم ناوە بەحاسی بە دروست ئەکاونتینگ دروستەکە ئەمێ بەرنامەکە فرۆشمەوە باشە مەرج نییە ئەوە نمونەیەەکە ساز دروستەکەن سۆفتوەر ئاز سەرڤیس پێویستەکە خودی ئەو سۆفتوەرەکەی ئەیفرۆشمەوە وەکو سەرڤیس نەگەک جار چەند جارێکی فرۆشمەوە ئەو بکەم بە کۆمپانیا ئەو کاتە کۆمپانیاکە بەڵێ بێت کۆمپانیایەکی خەدەمی ئەخە چەندانێکی وامە بێ هەر هەمویان تۆمارکەم بۆ نمونە نانا ئەو کاتە تۆ تەنها ینی تۆ مەسەر لەناو کۆمپانیاکەیە چەند جار ئەو بەرنامانە دروست دەکەی وەنیە؟ بەڵێ ئەو کاتە تۆ یەک کۆمپانیا دەعانی بەس هەر کەس هاوت مەسەلەن ئیشەکەی لە تۆ کڕی هەر ینی لە ژێر ناوی ئەو کۆمپانیایە بێت پێویست ناکە بۆ هەریەکی شەریکەی دانیت. ئەی وەکو ترێد مارک چۆن بتوانم بیپارێزم کە ینی کەس ئەوە دووبارە نکاتەوە کۆپی نەکاتەوە. بەڵێ بەڵێ ئەوە دائیرێکی تایبەتمان هەیە ئەو بزانم بەیانی یان لە حەفتی داهاتوو ئەوشتان بۆ باسەکەم تۆماری هێما بازرگانیەکانە ئەو کاتە تۆ بڵێن یەکەم جار خۆ دەبێت تەکید بکەیتەوە کە کەس ئەم ترێد مارکەی نییە ئەو کاتە لە هەولێر دائیرێکی تایبەت هەیە بۆ ئەوە سەر بە وزارەتی بازرگانی پیشەسازیە ئەتوانی بڕۆیتە ئەوێ و هەر بە ئۆنلاینیش هەیەە ئەو کاتە ناڵێم ڕێگەکانتان پیشانەی مەتوانی حیجزی بکەی بۆ خۆت. دەست خۆش یەک پرسیاری ئەخیر ببووری من لە ناوڕاستی تۆمارکردنی کۆمپانیاکەم ئێستا لە نیوی ڕێگام ئەمەوێت کۆمەڵێ وەکو بڵێ ئەدڤایسم بێتێ لەسەرەوەی چۆن لەگەڵ فاوندەرەکەمان چ ڕێکەوتنەکە بێت لە فاوندەر ئەگریمنتە باشە لازانم هەڵتمان کردویانە بەڵام ئێستا سا 50 هەردووکمانەوە کورسام شێر زۆربەی کەس لە زۆر شوێنەڵەن سا 50 باهی تۆ نەبێت لەبەرەوەی لەو شوێنانەی یا هی کەستان نەبێت لەو شوێنانەی کە بلۆکەی لەو شوێنانەی کە قەرارتان بۆ نادرێ ناتوانم بگەنە یعنی قەرارێکی ئاسان یعنی بەس ئێمە پۆزیشن بەکاربێنین بۆ یەک لایکەینەوە قەرارانە بۆ ناو CEO بێ من CTO بم یاخود من CEO بم CTO بێ ئاخر قەرار لای من بێت چونکە 50 نازانم تۆ بە شتێکی باشە زانیت وڵی خۆی ئەمە شریکەی مەحدودە ئەوەشی هەیە مەسەلەن ئێوە یەکەم سیقەتان بێک هەیە تەشید زۆر باش ئەو کاتە ئێوە لە عقدی شەریکەکەیە طبعا نەبێ شەریکە مدیر مفاوضێکی هەبێت ئەوە ئێستا باسی ئەو شەکەم CEO بەڵێ هەموو شەریکێکی مدیر مفاوضێکی هەبێت ئەو مدیر مفاوضە ئەکرێ یەکێک لە هەردووکتان بێت بەڕێوەبەری ڕێپێدراوی پێ ئەڵێن CEO طبعا ئەکرێت تۆبی ئەکرێ ئەو بێت ئەشکرێ کەسێک لە خارجی هەردووکتان دابنێ ئەو کەسێک کە لە خارجی هەردووکتانە بەڵام ئەو کەسە ئەبێ عقدی لەگەڵ بکەن و بە ئەمریکی بە فەرمانیەک لە بەڕێوەبەراتی کۆمپانیەکان و دامەزراندنی بۆ ئەکەن بێ هەموو سەلاحیەتەکانی تیا بنووسن یان چۆن دامەزرێنن ڕاتبی مانگانەی چۆنە معاشەکەی لە چه حاڵەتێکە لای ئەبن بێ هەموو ئەو شتانی تیا بە تەفسیلی تا باز بکرێت بۆی دوای تووشی کێشە نەبن بەڵام بۆ حاڵەتەوەی کە ئەڵین قەراران ئەوە شتێکی ئاساییە دوای هەربێ بگەنە نەتیجەیەک ئەوش لە مەسلحەتی شەریکە ئەوتوێتیەوەی کەیانەکە شێ دەسەڵاتی زیاترە بەسەرەوەیکیانە با من ئەگەر ڕاستە باڕ ناکەم حسابیەوە بکەم کۆنسیدەریەوە ناکەم کەسی سێم بێنم تێگەشتم وڵای ئەو کاتە بێ خۆتان ناڵم ئەبێ خۆتان ڕێک بکەون ئەو کاتە ئەکرێ قسەی لەگەڵ بکەیتەوە لە ساحب تا 50 هەبێ مەسەلەن زۆر باش ئەوەی شێکە لە حەلەکان سەرە خۆش بێ کەسی تر پرسیاری هەیە؟ سڵاو فەرموو باشم چاکەن من ڕابەرم دەمانێت بزنسێک دەست پێ بکەین سەرەتا بە گرتنی علامەی تیزاری دەست پێ بکەین براندەکەمان بگرین و ئەگەر بزانی هێمای بازرگانی یا خود براند چی پێویستە معاملات لە بۆی بکەین بەڵێ وەڵا وەکو ئاماژەم پێ نەزەمە گرگوێتان لێ بوو بێ بۆ کاگڕاژان بڵین دائیرەیەکی تایبەتمان هەیە فەرمانگەیەکی تایبەتمان هەیە بە حیجزکردنی هێمای بازرگانی لە هەولێر
هەر بە شێوەی ئۆنلاین ئیشەکان ئەکرێ بەس ئەوەیە کە ئەبێ طبعاً ئەبێ محامیەک بگریت هەندێک پرۆسێسی خۆی هەیە ناڵم من بەنیازم لە هەفتەی داهاتوو هەمووتان بۆ شەرح بکەم و چی پێویست کرد بۆتان حازرەکەم بەڵام ئیشەکەت چییە؟ کاگرابەر کۆمپانیایکی ڕاوێژکاری دەبیتن بەڵام وەکو براند زیاتر تعامل دەکاتن لە مابینی کۆمپانیەکان یعنی بزنس تو بزنس ئیش دەکات باشە ئەگەم بەس یعنی مەبەست لە ڕاوێژکاری چۆنە ڕاوێژ تەقدیم بە خەڵکیەکەات بەڵێ ڕیسێرچ و ڕاوێژ مەسەلەن کۆمپانیایەک هەیە دەوێت دیڤلۆپ بکات لە بوارەك توانای دیڤلۆپکردنی نییە ئێمە تیممان هەیە ڕاوێژی یاسایی و یعنی تەکنەلۆژی و هەر بابەتێک لەو توێژینەوانەی کە پێویستیان پێبێت ئێمە یارمەتیان دەدەین بەڵام زیاتر دەمانەوێت ئێستا بزانین کە ڕێکارەکانی براند لە کوردستان چییە و ئەگەر بتوانی معلوماتی حەدزکردنی چەند پێویستە بی لە مەبلەغی پارەی و ڕێکارەکان چ دەبن ئەگەر ناو تەسجیل نەکرابی لۆمانەیە تەسجیل بکەین یان ئەو شەریکە و مەبلەغی خۆی هەیە تێگەشتم وڵا ئەوەی ڕاستی بێ زۆر تەکلیفە ناکا بەس وەک ئاماژەم پێ حەزەکەم بۆی هەمووتان بەشدار بن بە تەواوی تەفسیلتان بەمێ لە بڵین لە محاضەرەی داهاتوو لە هەفتەی داهاتوە من هەموو ڕێکارەکانی هێمای بازرگانی و وەک چۆن بڵێ مولکی فکری و ئینتەلێکچوال پرۆپەرتیش ئۆڤەرویۆکتان هێمێ لەسەر هەمووی ئەمەی جەنابەت ناڵم هەر فەرمانگەیەکی تایبەتە لەسەر بۆ وەزارەتی بازرگانی پیشەسازیە لە هەولێر هەر خۆیان وێبسایتیان هەیە ئەچیتە سەری هەموو معلوماتەکانی تایە بەس یەکێ لە شەرتەکان ئەوێ محامیەک بگریت ئیشەکەت بۆ بکات ئیتر پێویست بە دۆکیومنت و شتەکانەکە ئەبێت تەکید بکەیتەوە ئەو ترێد مارکیت و کەسێکی تر لەو شێوەیە نییە حازری ئەەکەیکەیتە سەر سیدیەک لۆگۆی مارکەکە ئەنجا ئەیبیتە ئەوێ یەکەم جار ئۆنلاین حیجزەکە ئەەکەی وابزانم ئەنجا دوای ئەچیتە ئەوێ و تەکید دەکەیتەوە تەنانەت مەبلەغە پارەکانی شیتیا چکە ئەگۆڕێ هەر بەپی فترە ئەگۆڕێ تەکید نیم زۆر باشە دوات تێبینی من ئۆکێ ئەگەر براندت هەبوو و علامەتی جاریت هەبوو پێویستە کۆمپانیا دروست بکەی یان دەتوانی لە چوارچێوەی براندەکە ئیش بکەی ڕێکارەکانی ینی ناوی براندەکە دەتوانی ئیشی لە ژێر ناوی براندەکەت بکەی یا خۆت پێویستە کۆمپانیات هەبی دواتر لەسەر براند و شتی وای ئیش بکەی ئەبێ ڕێگە پێدانی ئیشەکەت هەبێ ئیتر بە هەر شێوەیەک بێ بە شێوەی کۆمپانیا بێ بە شێوەی نووسینگە بێ بە شێوەی بزنسێکی بچووک بێ ئەبێ ڕێگە پێدانەکە و هەبێ و لەسەر ئەوەوە ئەم ئیشە بکەیت ئۆکێ سنتەرێکی ئەگەر سنتەرێکی ڕاوەژکاری دامەبەزرێنی پێویستەکە وەکو کۆمپانیا بیناسیێنی یان وەکو سنتەر بیناسیێنی پێشنیارت چ دەبیتە وڵی ئەوە احتیمال دەکاتە سەرخۆت ناڵم من ئەم تەفسیلاتانەتان هەمووی بۆ باسەکەم بەڵام ئێستا من بۆی ئەمڕۆ باسی ئەو دوو جۆرە کۆمپانیان بۆکردن بۆی ئێوە بیرێکی لێ بکەنەوە لە هەموو حاڵەتەکان ئەوەی خەڵک زۆر گرنگی پێەیە دانی زەریبەیە چکەلۆچ زۆربەتان هێشتا لەو نەکردبێتەوە زەریبێ ینی زەریبەدان لە بەڕێوەبەراتی باجی ئێرە یا هەر لە ئەقلیمی کوردستان هەرێمی کوردستان کێشێکی زۆر گەورەیە ینی خەڵگە بێ باجێکی زۆر با زۆر جار تۆ ئەو نەپیاناتی کە بێ باجەکە بێ لەبەرەوە بێ زۆر بیر جوان بیر لەو بکەیت و بزانیت کام حاڵەتە بۆ تۆ باشەوە ئەکات کەمترین باج بیت الو سلااو سڵاو کاکەردی بەڵێ دەست زەحمەتێک پرسیار نازانم من لە نێوەی شێوە هاتمە میتینگەکە وتم چۆن لە ئیستێپی یەکەمی دامەزرانی کۆمپانیایەک چیەوانی یەکەم جار لە ژووری بازرگانیەوە دەست پێەکەی یان لە ئەو وەزارەتەی کە سەر بە ئیشەکەی تۆیە بوارەکەی تۆیە بەڵێ یەکەم ستێپ کە دەست پێ ئەەکەی ناڵم ئەوەش بێ زۆر بە تەفسیلی ئەوەتان ناڵم بۆی ئێستا من ئەمڕۆ باسی جۆرەکانی شەریکەم کرد بۆی ئێوە یەکەم جار خۆتان یەکلایکەنەوە بزانن مەشروع فەردی باشە یان کۆمپانیایەکی سنووردار بۆ ئێوە باشە یان ئەوتاری ئیشێکی بچووک بکەن وەکو معاملێ وەکو کاکێ باسی کرد کاگرابەر سنتەرێک بێت نووسینگەیەک بێت چکەتوان بۆ شێوەش هەر ئیش بکەن بەڵام لە دوای ئەوەی کە خۆتانی بڵی کردو کامەکەن یەکەم خطوە یەکەم ئەوەی ئێوە ئەبێن ناو بدۆزنەوە بۆ ئیشەکەتان ئەویش ئێستا هەموو پرۆسێسان تقریبا لە سانەوەی بۆ بە ئۆنلاین بەڵام ئەو بڵێن دۆزینەوەی ئاسانە ناوەکە بدۆزیتە بەڵام زۆر جار ئەو ناو وجودی هەیە ینی وا لە ئیشەکەتەکان زۆر تەخیر دەکات
يعني یەکەم خطوە ئەبێ بەستی ئەگەر ئێستا ناوەکیشت حاضر بێ ئەگەر بمان ناوەکەت حاضرە لە کیوە دەست پێەکەی بەڵێ ئەو کاتە ناڵم ئێستا هەمووی سەر بۆ وەزارەتی بازرگانی پیشەسازیە ئۆنلاین ئەپلیکیشن یانێ ئەکاونتێکەکەیتەوە ناوەکان ڕۆژانن حیجزی ناوەکەی ئەچیتە سەر سێکشنێکی تیانووسراوە تۆمارکردنی ناوی بازرگانی یا حیجزی ناوەکەتەکەی ڕۆژانە توانین چەند ناوێکیش دابنیت ئەگەر مەسەلەن تۆ ناوێت بە حسابی خۆت دووبارە نیە دای ئەنیت بەڵام لەوش پێت بڵێن ئەم ناو وجودی هەیە چکوان کۆنتاکتەکەن لەگەڵ هەولێر و دووەکو سلێمانیش ئەو کاتە لەوێەوە ئەگەر ئەوان ئەپروڤیانە سەر ناوەکە کرد ئەو کاتە پرۆسیسەکانی سەر دەست پێکات یعنی یەکەم شت ناوەکەیە یەکەم شت ئەرەوەڵای یەکەم شت ناوەکەیە کە ئەوان ئەپروڤیان لەسەر ناوەکە کرد ئەو کاتە ماسەلەن عەقدی شەریکەکە حازرەکەیت کە عەقدە حازر کرد محامیەکت ئەبێ محاسیب بێ ئەبێ ئەنجا هەوی ئەو کەسانی کە لە دامەزراندنەکە بەشداری ئەکەن شێرهۆڵدەرەکان ساهیمەکان دۆکیومنتەکانیان عەقد حازرەکەیت هەموو ئەم معلوماتانە حازر ئەکەیت و جارێکی تر ئەپلۆدی ئەکەیتەوە هەر بۆ ئەو دائیرەیە ئەیش هەر بە ئۆنلاین هەر بە ئۆنلاین نەکرێ بەڵام یەک خطوە پێش ئەوە هەیە کە ئەپروڤیان لەسەر ناوەکە کرد ببێتە قورسە تیجاری سلێمانی ئەو کاتە ڕەسمێک هەیە دەفعی ئەکەیت ئەویش بەپێی جۆری شەریکەکە ئەو پارەی ئەگۆڕێکە پێویستە دەفعی ئەوە یەکاڵەیە بۆ لیمیتیدەکە ملیۆنێکە نە ملیۆن نییە ئەڵێ ئەبێ نانە ئەو پرۆسسەکانە ناڵم دواتر بۆتان باسەکەم هەمووی ئێستا من دوو جۆری شەریکەکەم پێوتون باشی و خراپی شەریکەکەم پێوتون بەڵام بۆ هەردووکیان هەندێک پرۆسس هەیە لە حیجزیناوە دەست پێکات تا ئەو کاتی شەهادەکە وەرەگری ئەوە بۆتان باسەکەمەوەش زۆر چاکە بەس ئەو لینکەمان بۆ دابنێ یاعزێت بۆ ناوە لەسەر چاو بە کاگڕاوێشمان وتووە گرۆپێک دروست دەکەین زۆر شتی تریشەیە تێتانەگەن و بۆتان شیرەکەم لەگەڵتانە کاکردی ئەگەر بتوانیت پێشتر ئێمە لە وێبیناری پێشووتر باسمان کرد با بڵێن چالاکیێکی باڵین کارێکی نوێمان هەبوو ئەوش نەخش ڕێگا بەرەو کارسازی بوو کە تیا با بڵێن هەموو ڕێکارەکانی تۆمارکردنی کار و هەنگاوەکانی چیە بێ لەوێ ئاماژە بە وێبسایتەکە دراوە لینکی با بڵێن لینکی ڕۆدماپەکەش دانم کە بە کوردی و بە ئینگلیزی لەسەر وێبسایتەکە هەردووکی هەیە لە ئەفو لە لینکەکە ئێستا لە چاتەکە دامناوە لینکی ئەوە بە کوردیش بەوە بە ئینگلیزیش هەمانەوە لە هەوڵین کە بڵێن وەریگوێڕین بۆ سەر زمانی عەرەبیش زۆر چاکە دەست خۆش ڕۆدماپەکەم لایە لینکەکە لەوێ هەبێ دۆزێ زۆر باشە دەست زریان خانگوێت لێمام گیان بڵێ ببوورە وەڵای من یەک پرسیارمە بوو ئەوەی کابڕێستان باس کرد زیاتر باسی کۆمپانیات کرد ئەی ئەگەر ڕێکخراو بێ ڕێکخراوەکانیش هەمان جۆرەیان ئەو جیاوازە عازێت نەبێت نانە ڕێکخراوەکان بە تەواوەتی جیاوازە یعنی ئەمانی کە باسی کرد تەنها بۆ کۆمپانیای و بۆی چیتر بۆ سنتەری نانە ئەمە بەس بۆ کۆمپانیایە تقریبا وەکو ئیجراعاتەکانی تا ڕادەیەک لێک ئەچەند تۆ هەر لە غورفە تیجارە دەستی دەکەیت بەڵام ڕێکخراوەکان جیاوازن لە بزنس وەکو بزنس سەیری ڕێکخراو ناکەیت ئەو شتێکی جیاوازترا بەڵێ وەزەم لە وزارەتی ناوخۆوە دەست پێکەیت بەڵێ بەس پارێزگا و بەڵێ بۆ کۆمپانیا کەدای ئەمەزرێنیت وەکو چۆن بڵێ ئەبێ پۆلیسی خۆت هەبێت پۆلیسیەک هەبێ بڵێ منم پۆلیسی کۆمپانیاکەمە لەسەر ئەمانەدا ئەمەزرێنیە ئەو پێویست نییە نانا چۆن ئەبێ هەموو ئەو چالاکیانەی کە ئەتەوێ بیکەیت چمە بەستێکت هەیە ئەم شەریکێ بۆچی دا ئەمەزرێنی ناڵم شەیرێکم لەگەڵتانە ئەبێ هەموو شتێک ئاماژە پێڵێن عەقدی ئارتیکل بە ئینگلیزیەکە بڵێن ئارتیکل ئۆف ئۆرگانیزیشن عەقدی تەئسیسە گرێبەستی کۆمپانیایە ئەبێ ئاماژەی پێ بکەیت من دانێکتان لەگەڵا شەیرەکەم بۆی فکرێکتان بەمێ کە چۆنیە وەڵا ئەو شتانەمان لەگەڵا بچێرکەیت و ئەو گروپەش کە باسێکەن هەستەکەم ئیسفادێکی باشی لێکەن ئەگەر زوو ئەو شتانە بگا بە دەستمان مەمنون نەبین ئیشەڵڵا ئیشەڵڵا دەستمۆش زریان خان بەڵێ من شیاوم پرسیارێکم هەبوو سەبارەت بە ئێستا ئێمە براندەکەمان فام ئەکادیمیە بۆ ئەکادیمی بەبەست وشەی ئەکادیمیەکە ئەتوانین بە کۆمپانیا ئیجازەی بۆ دەربێنین بەڵێ بۆ ناتوانن
یعنی بۆ نمونە هەر ئەتوانین بە فام ئەکادیمیەکە بمێنێتەوە دوای ئەوەی کە ناوەکە زانیمان قوبوڵ کراوە. وڵی ناڵێم بەس یەک شتی تر هەبوو ناڵم بەسم نەکردووە وتم بابێتی سەر حێژزکردی ناو ئەنج پێتان ئەڵێم لە ناوە بۆی تۆ هەر ئێسەوە مەسەلەن وەک چۆن بڵێن پریدکتی فیوچری خۆش بکەیت ینی هەندێک جار مەسەلە ئێمە شەریکەیەکمان هەیە ناوی ڤالپۆیە ئێمە حەزمان لەو ناوە بچکە من خۆم لەو جامیعەی خوێندومە خەڵکی و شارە هەر بە جامیعەکانە و ڤالپۆ شەریکەکەمان بەدا مەزران حەزمان کرد ئیشمان هەبێت لە جنوب لە بەخا بەڵام بۆیان تەسجیل نەکردین لەبەرەوەی ناوەکە ئینگلیزیە لەبەرەوە زیاتر ناوەکە عەرەبی یا کوردی بێ ئینگلیزیش بە کێشان نیە بەس ئەگەر بتەوێت بەرە بە ئیشەکە بدەیت و لە جنوبیش ئیش بکەیت باشتر وای ناوەکە عەرەبی و کوردی بێ. بەڵێ بەڵێ یعنی بۆ نمونە بە ئەکادیمیەکە ئەو کێشەی دروست ناکە. ئەی پرسیارێکی ترم هەبوو ئێمە وەکو کۆمپانیا ئەگەر ئیجازە دەربێنین ئەگەر بە سنووردارەکە بێ زەڕیبەکەی ساڵانە چەند ئەکەوێتە سەری؟ زەریبە ئەوە شتێکی تر هەیە پێی ئەڵێن حساباتی ختامی ساڵانە وەکو چۆن پێڵێن فیسکاڵ یێر ئەبێ ساڵانە تۆ هەموو نەشاتی خۆی ئەمە محاسبێکی قانونی پێ ئەڵێن ڕێگە پێدراون لەلایەن حکوومەتەوە طبعاً ئێرە هەموو ئەو ئیشانەی کە کردوتە چی مەصرف هەیە هەمووی حاضر ئەکەیت ئەوش بۆ حاضری ئەکات و ینی کۆکردنەوە لێ دەرکردن بە پێی ئەوانەی اقتصادیەکان باشتر دەزانن مەبلەغێک دەرئەچێت ئەو کاتە تۆ ئەو ئەبێ بۆ بەڕێبەراتی باجی دەرامەتی کۆمپانیاکان هەر شارێکەژی بێ بۆ ئەبێ ئەوان لەسەر ئەساسی ئەو مەبلغێک ضریبە ئەسەنن هەندێک جار لە ساڵ 11 هەندێک جار لە ساڵ 15 بەپێی ئیشەکانە گۆڕێت ئەوەش زام ئەو شتان لەگەڵا شیرەکەم. زۆر باشە. زریان خانیەک پرسیاری تر سەبارەت بەوەی کە ئێمە خزمەتگوزاری ڕاهێنانی خێزانیمان هەیە بۆ نمونە بۆ خێزانە بۆ پەروەردەی مناڵە بۆ پەیوەندی نێوان ژن و مێردە بۆ ئەو کەسانەی پێشاوسەرگیرین ئایا ئەمە بە کۆمپانیا ئیجازێ بۆ دەربێنی کێشەمان بۆ دروستە بێ؟ ئەفو دەنگەکەت وازەح نییە وەڵا زریان خانگیان دەنگەکەت زۆر کزە. وەڵاهی کزە لای من ئەگەر نازانێت دەنگەکە یاریەکات ئەگەر سێ دقە پێشە سەیرە بکەیتەوە زۆر باشترە. وڵی کزە لای من وایە نازانم لە هاوڕان نییە دەنگی زریان خان نایە بەحاڵ ئەم گوێتان لێمێ باشە ئێستا پێ باشترە پێم وابێ باشە زۆر باشە زۆر باشە. شیاوخان وەڵا ناڵم تەنها ئەو جۆرەی تەصنیفی شەریکەکەن ئەگۆڕێ هیچ تەسیرێکی نییە کۆمپانیەکە دوو کاتە بێ بە کۆمپانیەکە ناوەنەی بۆ خزمەتگوزاری فڵان شت بەڵێ بەڵێ لە دوای شێوانەشی سنووردار یعنی هیچ تەسیری نییە. بەڵێ ئەی باشە ئەگەر چەند خزمەتگوزاریت هەبێ زەریبەکە بەپێی جۆری خزمەتگوزاریەکان ئەگۆڕێ؟ وڵی پێشتر وانە بوو ئێستا تقریبن وان لێ کردووە بەڵێ ئەڵێن چەند نەشاتی هەبێت چالاکی هەبێ بەپێی ئەوە بێ زەریبە بێت. بەڵێ وتە لە سای 11 بۆ لە سای 7 ساڵان ئەگۆڕێت ناڵمزانم هەڵێم بە شێری ئەەکەم لەگەڵتانە کە زەریبە چۆن ئەدرێژکەم مەسەڵەن کۆمپانیا هەیە مقاولاتە ضریبەتی جیاوازە کۆمپانیا هەیە بازرگانیە ینی هەر یەکی بە شێوەیەەکە زانم هەوڵەیان ئەوەش پێیاکەم و شێریەکەم لەگەڵتان. زۆر باشە دەستەکانە خۆش بە زریان خەنگیان خۆش بێ. ئەفو زریان خان بەڵێ من یەک پرسیاری ترم هەبوو
وابزان زۆربەیشیان هەر ئەو شێوازەیە ئەتەوێ کۆمپانیایە دابنی وەکو سنتەرێک کە دەوڵاتی تیاکەیتەوە و ڕاهێنانی تیاکەیتەوە بەڵام سنتەرەکان کردنەوەی سنتەر هەنێ مەرجی هەیە ئەڵێ بێ مەساحی بینایەکەت هەبێ ئازانکردی ئەوان ئەو مەرجانە ئەکرێ من هەمان سنتەر پێمانێ بەڵام بەشی کۆمپانیا بۆ مەرجانە نامگرێتەوە نابێ ئەو کات آخر مخالفە بێت چۆنە بێت نا یعنی من کۆمپانیای دانیم ڕاهێنانەکەم بەڵام کۆمپانیاکەم وەکو سنتەرێ ناکەم کە من چۆنەڵی ڕۆژانە چەندی هێڵم هەبێ من تەنها ڕاهێنان بە چۆنەڵی چەند کەسێکی تایبەت چۆنەڵی شوێنێکی وا گەورەم ناوێ بەو شێوازە بیکەم ئەجا شەهادات و شتی وە نامەوێ وەکو چۆنەڵی لە ڕێی وەزارەتی پەروەردەوەوانەوە بکرێ و شەهادەیان بۆ بکەم من تەنها چۆنەڵی عەقدێکە لەبێ خۆم و ئەو کەسانی کێن لام گەورە ئەبێنن وا هەستەکەم یعنی ئەتوانی کۆمپانیایدا بنەی ئاوا خۆ دەورات بڵێیتەوانێ والله وەکو پێم وتی هیچ ڕێگریەک نییە تەنها وەکو لە پێشەوە ئاماژەم پێ تەنها ئەبێ مخالفی ئاداب و نیظامی عام نەبێ ئەگینا هەرچی نەشاتێکی کەیتە ناو کۆمپانیاکەتەوە یعنی حۆڕە ئەو کەسە هەر چالاکیەکی اقتصادی بێ و بازرگانی بێ یعنی هیچ کێشەیەکی نابێت یعنی هەرەوەیە خۆ دیاریەکەی ئەڵی من ئەم کۆمپانیایە بوو ڕاهێنان و گەورات بەڵێ بەڵێ بەس یەک شتیشەیە لەگەڵ کاگرێوێ ژەواب بزانم ئێمە لە بەیانی و دوو بەیانی و دەست پێەکەین وەنەوەنمان هەیە یعنی هەر یەکەتان سەعاتێک هەر چەند بتانێت پرسیارێکتان هەبێت لەگەڵتانە بم لەبەرەوە حەزەکەی پرسیارەکان ئەگەر پرسیاری ترتان هەیە هەڵیگرن بۆ ئەو کاتە ئێستا هەندێشتی تر هەیە بەعام ڕاستەوخۆ بێ ئەو کاتە نەخێر ئەو کاتە کاگراوێن ڕقەمەکەتان لەگەڵ شەی دەکا و تەلەفۆنم بۆکەن پێش لەبەرەوەی کە لە کاتی ئێستا بە بۆنی کۆڕۆناوە ئۆفیسیان نییە لەبەرەوە ینی ئەبێ بە تەلەفۆن قسە بکەین ئەفو یەک سەرنج تەنها بۆ وەرەوەنەکە با بڵێن بۆ بەشداربووانی پرۆگرامەکە وێبینارەکان باڵێن یاخود وەرکشۆپەکان بۆ ئامە بێ بۆ هەر کەسێکە بێتوانێت بەشداری تیاکە لە وێبیناری پێش توش ئاماژەمان پێیا بووی هەفتەی پێش وێبینارێکمان کرد کە پرۆگرامەکە دوو بەشە پرۆگرامی کامانە پرۆگرامی مانگی تۆمارکردنی کار لەگەڵ فایڤۆندا پرۆگرامەکە دوو بەشە بەش یەکەمیان کراوەیە و بۆ هەموو کەسێکە بەشداربوونی باڵێن بۆ وێبینار و وەرکشۆپەکان یاخودە چالاکیکە بێ بەشی دووەمیان بەشی تایبەتە کە ئەمەش پێکێت لە ئامۆژگاری تایبەت یاخود ڕاوێژکاری تایبەت کە لەگەڵ زریانخانێکن هەر کەسێک و باڵین ڕۆژانە کاتیان بۆ دیارەکەی بۆ بەشداربووەکان هەر کەسێک و ساعتێک بۆ ساعتونی یەکێبێت بۆی باڵین وتوێژی خۆیان لەگەڵ زریانخانکەن جاگەر ئەوانی کە بەشداربوونی پرۆگرامەکەن زانیاری زیاتریان پێین هەبوو بۆ وەنەوەنەکان بەڵام بۆ ئەوانەی کە با بڵین بەشداربووی پرۆگرامەکە نەبوون یاخود فۆرمەکەیان پڕ نەکردوێتەوە مەگەر بۆ پرۆگرامی داهاتووتر بێت باڵین ڕاوێژکاری تایبەتیەکانی بەڵام بۆ وێبینار و وەرکشۆپەکان هەرتوان بەشداریتان کاگڕاژ من پڕم کردوانێ ئەوەی ڕیجستریشن مامساکە ئەگەر ئەوە بێت بەڵێ بەڵێ ئەوە کاگرێت ئەوە کۆنفیرمیشە کرده بوو کە وەرگیراوە بەس ئینشەڵا ئەو وەنەوەنەمان بۆ ڕێکەکەی زۆر چاک وەنەوەنەکەی ئینشەڵا با بڵێن ئەوەی کە دامان ناوەکەوێتە هەفتەی داهاتووە هەفتە تەنها باڵین وێبیناری ئەمڕۆ بە کوردیە بێت وێبیناری سبەینش بە ئینگلیزیە بە تەمان وێبینارە بەڵام وەنەوەنەکان هەمویانەکەونە هەفتەی داهاتوە چونکە سبەینە چوارشەمەیە و پێنجشەمەش تقریبا لە ویکەندەوە نزیکە و ئەو کاتە مەجارێکەوە نابێ بەڵام لە هەفتەی داهاتوە وەنەوەنەکان دەست پێکات و زانیاری زیاترتان لە ڕێی ئیمێڵەوە بۆنێ زۆر چاکە دەست زۆر باشە ئێستا ئەگەر من وەک پێم وجود ئەو دوو جۆرەی کۆمپانیا کە زۆر باوە لە کوردستان لیمیتد لایبڵتی لەگەڵ مشروع فەردیە هەر کەس لە جۆرەکەی یعنی ئەو ریسکانی کە هەیەی یان لایەنە باشەکانی ئەگەر پرسیارێکتان لەسەر ئەو دوانە هەیە چووکە ئەمەوێت بیر بکەنەوە لەو دوانە کامیتان ئەوێ دای بمەزرێنن لەگەڵ یان ئەگەر ئەوانەتان بەدڵ نییە وەکو ئاماژەمان پێ ئەکرێ مەسەلەن ئۆفیسێکدا بمەزرێنی ئەکرێ معمەلێکدا بمەزرێنی مەسەلەن چەند مەشینێکت هەبێ بەڵێ ئەفو جۆت لێمە بەڵێ من سەنگەرم پرسیارێک مەسەر و مەشروعەکە هەبوو من بەڵێ مەسەلەن جگە لەمانە تۆمارکردنی تر نییە بە شێوەی بچووکتر یان توزانم
دەنگت نەما لای من دەنگت نەما زریان خان دەنگی نەماوە خۆی لاتۆ دەما باشە ئێستا باشە باشە کوڕێکی عەدوولی بچکۆڵم لەبەر هاتمە ئۆفیس کەچی هەستم بیرسوە لە ماڵێ بوو مالەوە عەفو کاک سەنگەر گوێ لێمە ئێستا بەڵێ دەنگ تۆزە کەسە بەس گوێم لێ بەڵێ ناڵم بۆیە ئەمەژم بۆ دوانێ ئەو دوانە زۆر کۆمۆنە یعنی زۆر بەربڵاوە لە کوردستان و ئەم لیمیتد لایبڵ کۆمپانیەکە زۆر باشترە بۆ هەر کەسێک کە دەبێت مەسەلەن وەکو بڵێم مڵک و ماڵی خۆت سەلامەتە لەو حاڵەتەیە من یەک پرسیاریکەم دەمێکە لام پرسیارە ڕاستی ئیشم پێی نەبووە هیچ سێرچێکم بۆ نەکردویان شتێکم لەسەر نەخوێندوێتەوە کاتێک ئەو تێ کۆمپانیایان شەریکە جیاوازی چی لەگەڵ ئیشێکا کە تۆمارەکرێ بە کۆمپانیا ناو نابرێت تۆمار ئەکرێ ئەخلەوە بە شێوەیەکی تر تۆمار ئەکرێ بە شێوەی تر تۆمار ئەکرێ مەسەلەن ئەوی شەر گەڕیتۆ سەر وەزارەتی پیشەسازی و بازرگانی ئەوانە ئیتر بە شێوەی سەرسەرە بێ بەڵام لە هەموو حاڵەتەکانە تۆ بێ باجی خۆت بێ یعنی تەنانە ئەگەر دوکانێکی شە بێ لە ناو بازاڕ ئەبێ لە زەریبەی کۆمپانیەکان زەریبەی خۆت بێ باجی خۆت بێ من ئێستا پرۆژێکم هەیە تقریبا ساڵ و نییە زیاترێکی لەسەرەکەم ئیشەکە ئۆنلاینە جارە فیزیکیە نییە لە ئەرزی واقعانیە تێگەی بەڵێ پرۆژەکە ئەلەم حاڵەتەیە من ئەتوانم تۆماریکەم لەبەر ناوەکەی ئەمێ تۆماریکەم چکە ئەگام لێ بە هەوڵدراوە بەنای ئەو شتۆی منەوە شوێن بکەنەوە تێگەی من جارێ ئەوەی کە خۆم ئەمەوێت ئەوەی ئەتوانم ئێستا بیکەمە ئەرزی واقع بەڵام ئەوەی کە خۆم ئەمێ ناتوانم بیکەم لە ئێستاە هەروەها بینیشم مەسەلەن سەرەتانە مەویست تۆماری بکەم و دەستکەم بە بیکەمە بیزنسەوە لە بەرەی مزۆک و مارکێتینگ ئیش لەسەرکەم تێگەی سەرەتا مارکێتینگ بۆ ئیشە پێیاکەم کە هێشتا بوونی نییە بە کورتەکەی ئەم ئیشەی من لە ئەرزی واقعانیە ئەتوانم تۆماری بکەم بە چ ناوەکە تۆماری بکەم ئاگە پرۆژەیەک بوونی نەبێت تۆماریکی ئۆنلاین بیان شتێک سیرکە ئەم شتەی تۆ مەسەلەن ئەمە وەکو داهێنانێکی تازەیە یان چۆن بەڵێ تقریبا آخر تقریبا چۆن ئەگەر زۆر دڵنیابی لەوە ناڵم ئەو باسی مولکی فکریتان بۆکەم intellectual property لە هەفتی داهات و ئینشەڵڵا گەرمەجان هەبوو ئەگەر بزانیت ئەو کاتە هیچ نەبێ ئۆفیس نووسنگەشتێکی بچووکی بۆ بکەیتەوە بۆی بتوانی ئەگەر وەکو هێمای بازرگانی بتەوێ بیپارێزی بۆی تەسجیلی بکەیت ئەگەر نەشتوانی شوێنێکمانێت ئینتەرناشنال ئۆفیسی پێڵەن ئەگەر شتەکە زۆر داهێنانێکی تازە بێ و پاتێنت بێ چزانم لەو ڕۆ تازە نیە بڵێ هەر شتێکی ئەتیادیە بەڵام لەو ڕۆوە لە ڕووی مارکێتینگ و ئیشکردن لەسەریەوە جیاوازە و پێشتر بوونی نەبووە ئەگیناوەکو توانم بینە کاچە لە حاڵەتی بیزنسەوە بیزنسێکی ئاساییە بێت لەو کاتەوەڵە ئەتوانی هیچ ناڵم هەرەتوانی بە شێوەی نووسینگەیەک بیکەیتەوە ئەوکە بێتە سەرخۆت بەس من ناڵێ من زەریبەکانتان بۆ تەکی دەکەمەوە بۆی بەرچاوڕۆیتان باتێ کامە باشترە کۆمپانیاتانە باشتر کێشەم زەریبەکەنی ئێستا با بڵێ حسابکە ئیشێکی ئۆنلاینە ستۆرێکی ئۆنلاینت هەیە باشە ئەتوانی تۆماری بکەیت وڵی ناڵم ئێستا ئەوە کێشەیە لە کوردستانە بۆ لایەن ئۆنلاینەکان تۆزە کێشە ینی یاسایەکمان نییە تەنزیمی بکات ئەبێ ئۆفیسە شتێک دابرین لە تۆمارەکرێ بۆی بتوانی بیپارێزی بەڵێ بگەڕێتەوە سەر ئۆفیسەکەت ئەتوانی ئۆفیسی کاتی دانی تەنها بۆی کە بیبینن و دوای لای بەری وڵاهی ئەوە تۆزێ کێشەیە چکە ئاساییش زۆربەی جار تەکی دەکەنەوە ینی تەمان خۆتە زانی ئەبێ شوێنێکی فیزیکاڵی و هەبێکە ینی ئۆفیسی شتێکت هەبێکە تۆ ئەگەڕێیتەوە سەر و شوێنە زۆر باشە باس سەرچام زریان خان سڵاو لێبن سڵاو سەرچام من عیمادم یەک دوو پرسیارم هەبوو هیوادارم لە کاتتان نەگرم من دیزاینەرم ئۆفیسێکم داناوە ئەمە ئیجازەی بۆ وەرگرم ناوەکەم تۆمار کردو لە ژووری بازرگانی بەڵام وەکو کۆمپانیا نامەوێت تۆماری بکەم چونکە هەستەکەم ناگاتەوە ینی پێویست ناکات چونکە لەگەڵ زەری بۆ ئەمانە پێم وابێت تۆزە کۆمپانیا زیاترە
ئەو اختیاراتانەی تر کە شمولی ناوتۆماتکردنەکە ئەگەر یەک تۆست تەوزیح بی لەسەری یعنی چه اختیاراتێکی ترم لەبەردەمایە بێجگە لە کۆمپانیا من لەوێ پرسیارم کردوتیان ئەتوانی وەکو چاپخانە ئیجازە وەرگری کە چاپخانە لە زمنیا دیزاینەر هەیە بەڵام ڕەبتیان کردەوە بە وەزارەتی ڕۆشنبیری ئایا ئەم ڕەبتەی بینی ژووری بازرگانی وەزارەتی ڕۆشنبیری چییە یعنی چۆن ئەو هینە جێبەجێکرێ ئەگەر من بچمە سەر وەزارەتی ڕۆشنبیری ینی بەڕێوەبەراتی ڕۆشنبیریەوەی کە لە هۆڵی ڕۆشنبیریە چی امتیازاتێکم هەیەەوە چی لەسەر چێ ئەگەرەوە شتێک دەبێت لەسەری سوپاس دەکەم وڵاوە تەنها ئەوەیە مەسەلەن ئەو ئیشانی کە ینی ڕەبتی هەیە بە وەزارەتێکەوە بۆ نمونە ئەگەر شتێک بێ بۆن وەکو چۆن بڵێن پەیوەندی هەبێ بە شتی مەسەلەن کارەبایی داهێنانێک بێت لە بواری کارەبایە بۆ نمونە ئەبێت تۆ بچیتە وەزارەتی سوزانم سەرچاوە سروشتەکان یا شتێکی لەو بابەتە ئەمەی تۆش لەبەروی کەوتویان لە چاپخانە طبعاً ئەگەر چاپخانە بێ سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە تەنها ڕەبتەکە ئەوەیە ئەوان تەکی دەکەنەوە کە شتە بۆ ئەکەن هەروەی کە مۆڵەتت پێ ئەیەن مۆڵەتی ئیشەکە ئەیەن وەکو امتیازاتی شتێکم لە دەست ناچێت لە بینی کۆمپانیا کە سەر بە ژووری بازرگانیە لەگەڵ ئەوەی منە ینی گرنگەوەی تۆ ئیشەکەت بکەیت گرنگەوەی ئیشەکە بکەیت و بتوان ئیشەکە بەڕێوە بڕوا تەنها وەزارەتی ڕۆشنبیری تەنها بۆ ئەوەی کە کەشفەکەن زان ئەو مواسەفاتانی کە ئەیانەوێت لە شوێنی ئیشەکەیە هەیە ئەو کاتە ئەوان جواب بەگەڕنەوە لە غورفە تیجارە و ئەوەن کێشەمان نییە یعنی تر من بۆ خۆم بۆم هەیە هەموو ئیشەکان بکەم کە ڕەبتی بە ئیجازەکەمەوە هەیە بڵێ کۆمپانیا عەفو کێشەی کۆمپانیا من ناڵێم کێشە بەڵام زۆر شت هەیە کە کۆمپانیا پێویست دەکات ئەویش کولفەیەکە کە لەسەر کەسەکان لەسەر صاحبەکان چۆن ئەزانم زۆربەی جار کە کۆمپانیاک دامەزرێنی لەو شێ لە سپرەوە دەست پێ بدەیت ئەبێ محامیت هەبێ هەموو ساڵێ ئەبێ ئەو محامیت تەییدەکەی تازە بکاتەوە بەڕێوەبەراتی تۆمارکردنی کۆمپانیەکان ئەیەبێت محاسب طبعا ئەمە کولفەیە بێ پارە بێت بە محاسب پارە بێت بە محامی هەموو داواکردنی دوکومنتێک لە تۆمارکردنی کۆمپانیەکان جاری وایە 5,000 ئێستا بەزام زیاتریش بۆ بەستان کردەوە بەتاکی دۆڵامی شەر لەسەر و نقطانە تۆزە لە کۆمپانیا دوورکەوتمەوە بۆیە ئەم پرسیارم کردوتما خۆ ئەگەر لەم لایەنەوە بیکەم شتێک هەیە کە من ینی ڕابگرێەوە ئەوەی کە کۆمپانیەکان نتوان بیکەم من نتوانم بیکەم تەنها بەس یەک شتی تر هەیە کاتێک کە تۆ صاحبی کۆمپانیایی ئەو کاتە ئەتوانی لە تەندەرە هەرچەند ئێستا وەضع اقتصادی باش نییە لەوە ناشکرێتەوە هەر لەسەر ئێستا ئەمەلەکە و بنیادبنەی ئەتوانی بەشداری تەندەر بکەی ئەتوانی مەسەلەن لە دەرەوەی وڵات شت بێنی ئیمپۆرت و ئەکسپۆرت یا لە تەندەری حکومیە بەشداری بکەی و کاتە تەندەرە بۆ دەرەچێت طبعاً ئێستا وەضع اقتصادی باش نییە هیناوە ساڵانی یعنی 2012 بۆیە زۆر باشە بۆ یعنی لە دەرەوەی کۆمپانیا ناتوانانی ئەم شتانە بکەی کە تەندەر وەرگری یاخود ئەکسپۆرت و خێر بۆ تەندەر هەربێ کۆمپانیا بیت و هەندێک جاریش هەندێک تەندەر هەیە دەرەجە کۆمپانیاکە و بەرزیش بێ پێشتر خیبرەوە بێ چەند ئیش کرد بێ بەتابێت زریان دەمکان نەما ئێستا هاتەوە دەنگەنەوە بوو گوێتان لێمە ئێستا باشە دەست خۆش ڕای لەوە چی خەتای ئینتەرنێتەکەم بێ ئێستا باشە ئێستا باشە دەست خۆش ئەو یەک لە لایەنەکان باشەکانی هەر کۆمپانیایە کە بۆ مەسائلی تەندەر دەتوانیت لە تەندەرە بەشداری بکەیت لەگەڵتان ئەوی شیرەکە مەسەلەن ڕاستە ئێستا ئێماڵین ئێستا حکومەت پارەی نییە و تەندەر زۆر کەم بۆتەوە هەندێک ئیشەکان بە تەنفیز مباشر دەکرێت بەڵام چەندەها لینکی ڕێکخراونەوە دەوڵەتەکان هەیە بۆ نمونە یونسکۆ یونیسف ئێمە خۆمان ئیشمان هەبوو لەگەڵ یونیسف لەگەڵ یونسکۆیە ئەتوان یعنی لەو ئیشانەیە بەشداری بکەیت و یعنی ڕبحێکی باشی بەڵێ ئەوانشان لەگەڵا شەیرەکەم هەر زۆر باشە بۆ مەسلەی ناوەکە یەک پرسیارم هەبوو کە ناوەکە مۆرگە وتیان لە تەنیشتیا چی بنووسی ئەو نەجار غرامەیەتە سەر ئەو نەجار زەڕیبەیەتە سەر یعنی بۆ نمونە من بنووسم بۆ کاری چاپەمەنی و دیزاین وتیان دیزاینەکە لابە بۆیە بەس چاپەمەنیەکە بمێنێتەوە دیزاینەکە لە زمانی چاپەمەنیەکە هەیە
چونکە ئەمە زەریبەیەکی زیاترە یعنی ئەگە بنووسی بۆ چاپەمەنی و دیزاین و ڕیکلام یعنی هەریەکێ لەم شتانە زەریبەی تایبەت یەچێت سەر ئەوە چۆنە بۆچی یعنی ئەو پرسیارە کەی کردی دەم پرسیارە باسی کەی ئەەکەیت باسی مانگە لەمەوە پێشەکەم وڵی من ئەوەی ڕاستی بێ من دوێنی ئەمەم بیست پێشتر بەو شێوەیە نەبووە دیارە ئەمەشیان گۆڕیوە چکە زۆربەی جار تعلیماتەکانە گۆڕێ لە وەزارەتەکانەوەیەتە دائیرەکانی ئێرە من تەکیدی ئەوەشتان بۆ ئەەکەمەوە ئەم شۆ تەکیدان بۆ ئەەکەم و پێتانەڵەمەوە زۆر سپاس من هەشتی یەکەم معلوماتانە وەرگرتووە وتم بۆی کە زیاتر لەسەری بزانم دەست خۆش بێ و زۆر سپاس سەرمێشان سەرچاوم زۆر سپاس باسی پاتنت کەیت شتیوا لێرە هەیە پاتنت وڵا ئەگەر ناڵم ئەگەر تەکید بیت مەسەڵەن شتەکە زۆر تازەیە نوێن شنەکە و ئەو کاتە ئەتوانین لە دەرەوە لێرە لە غورفە تیجارە دەستی ئەەکەی بچێکی بیدایی ئەو کاتە لە مەسەلەن لە دوبەی هەیە لە ئوردون هەیە خۆی لە عێراقیش هەیە بەس ئۆفیس بێت تەکیدتان بۆ بکەمەوە من خۆم بەحسەکەم لەسەر intellectual property بەس international یحسایی بۆ کرێگەر لێرە بیکەیت بەڵێ بەڵێ ئەو کاتە لێوێت تەسجیل یەکەیت و لێرشی پێەکەیت آخر ئۆفیس ئینتەرناشنال هەیە ینی مەکاڵی ئینتەرناشنال یانی هەر کەس دەتوانێت بچێت تەسجیل بکات لێرە ئۆفیس ئینتەرناشنال هەیە نانە لێرە نیمانە ناڵم لە دوبەی و ئەوانە هەیە بەس ناڵم ئەوانشتان بۆ تەکید دەکەمەوە لە هەفتی داهاتوو محاولاکەم باسی ئەوانەتان بۆ بکەم چی بە پاتێنت حسابە چی بە ترێدمارک حسابە ئیترەتوان لەسەر ئەساسیەوە بزانن هەندێک لینکتان لەگەڵا شەیرەکەم بەس وەکو ترێدمارک بە تەکید ترێدمارک لێرە تەسجیلەکرێ زۆر باش دەست باش سەر خۆش بێ ئەگەر پرسیارێکی نازانم کەس پرسیاری ماوە زریان خان بەڵێ حەزێت نەبێ من ئەمەوێ کتێبخانە مەکتەبە ینی کتێبفرۆشی تەجیلکەم لەگەڵ ڕۆشنبیریە قسەم کردو بەس ئێستا یەک خاڵی جەنابێ پرسیارێکی لا دروست کردم من خۆم ئۆڕێدی کتێب ئەتوانم بهێنم معلوماتت هەیە ئەگەر لایبرەری کتێبفرۆشی تەجیلکەم توانم یان نەتوانم کتێب بهێنم ئیمپۆرتکەم وەڵا ئەم تەسەوورەکەم تۆ خۆ ئەوەنی ئەڵێ ئێستا کتێب ئەهێنم بەزاخە تەجیلم نەکردووە سەر وەکو شخصێ وەکو محەممەد دەهێنم بەڵێ بە ئۆنلاین شەکەم تا ناڵم یعنی باشیەکانی کۆمپانیا ئەوەیە تۆ ئەتوانی مەسەلەن ئەوەی تۆ ئەکرێ وەکو هەر بزنسێکی بچووک بێت مەسەلەن بەڵام باشی کۆمپانیا ئەوەی ناڵم ئەتوانی لە تەندەرە بەشداری بکەی بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری پێویستی بە کتێبە بۆ نمونە پێویستی بە شتێکە تۆ کاتە ئەتوانی تەندەر تەقدیمەکەی لەو ڕێگەوە ئەتوانی بۆیان بێنیت بەڵام ئێستا وەکو بزنسی خۆ تۆ هەرتوانی بەردەوام بیت بەڵام زۆر جار کۆمپانیا یعنی من مەسەلەن کۆمپانیا هەبووە من 2006 بۆم تەسیس کردووە هەتا 2009 هیچ ئیشێکی پێ نەکردو ینی 5 ساڵ زەریبەشی یاوە پاری محامی محاسب زەریبەی کۆمپانیای ئەگەر هەبوو بێ لەسەر یاوێتی هیچ ئیشێکیشی پێ نەکردووە بەڵام دوایی لە پڕا مەسەلە ماشەڵڵا توانیوێتی ئیشی زۆر باشی پێ بکات و خێری زۆر باشیشی کردووە زۆر جار ئیشەکانەکەی بەس بۆ ئەو کاتە نیە یعنی لە مستەقبەلە ئینسان سوادەی لێکە مەمنون زۆر سەرچاوم گەر پرسیارێکتان ماوە کاک ڕاوێش من بەشداریم نەکردووە لە مانگ ڕجستریشن مانتەکە بەسەرم وەبینارە هاتوومە چۆن بتوان هەفتەی داهات توش بەشدار بم بۆ شتەکانی کەوەنەوە ناتوانم هەبێت کاک ڕاژان بۆ وێبینار و وەرکشۆپەکان هەر کەسێک بێ ئەتوانی بەشداری بکات کێشەنیە بۆم لە بەشداری پرۆگرامەکەش بیان نا بۆ وێبینار پرۆگرامەکان کراوە بێت تەنها وەنەوەنەکان و با بڵێن ڕەنگە یەک دوو چالاکیکە بێت کە ئەوانی کە بەشداریەکەن تەنها پێویستە بەشداربوانی پرۆگرامەکە بن ئێستا توانم بێمە ناوبوونەوەنەکەەوە یاخود بەشداریکردن پرۆگرامەکە ئەپلیکیشن فۆرمەکە داخراوە چونکە تاوەکو یەکی سێ مەجال هەبوو هەفتەی پێشوو بۆ هۆشداربوانی وێبیناری پێشوو با بڵێن پێمان وتن کە تاوەکو ڕۆژی یەکشەممە ینی تاوەکو پێرێ مەجال هەبوو درێژکرایەوە تەنها بۆ ئەوان بەڵام قسەی لەکەینەوە وی بزانین ئەگەر بتوانین چەند کەسێکی کە بەشداری بکەن و ئاگادارتانەکەینەوە زۆر سپاس زۆر باشە لە خزمەتان کاک ڕاوێش ئەفو پرسیارێکمە بۆم فەرموو شارەفە
ببوورە ئەم وەنمۆنز ڕیجستەرە بۆ کەسێکە بێ کە سەرەتا بێ هێشتا دەستی بەیج نەکردوێ کۆمپانیایەکی هەبێ و ڕیجستەرەکە داینێ چکە من تۆز ئەو کۆنفیوزی کردم نەمتوانی پڕی بکەمەوە با بڵین بۆ هەردووکیانە بێ بۆ ئەوەیە کە کاریشی دەست پێ کردو تا ئێستا تۆماری نەکردو بۆ ئەوش تا ئێستاگە بۆ منە دەستی پێ نەکردو و کەمێک کێشەی تۆمارکردنەکەی بێت لەوە ترسێ بۆ هەردوو لابێ بۆ بەشداریکردن ئاخر کۆمەڵێ وەکو چۆن بڵێ داواکاری تایە هەستەکەم تۆ گەر سەرەتا ئیشێکە بێ ئەو شتانە و نییە بۆ نمونە ڕاستەکە لە بەشێکی ئەپلیکیشن فۆرمەکە کۆمەڵە باڵێن بەشی دووەم و سێمی کۆمەڵە پرسیاری تایبەتە بەکارەکە ئەتوانیت تۆ بن ئەو کاتە وا پڕیکەیتەوە کە ئەمە بیرۆکەی کارەکەی بەڵام لە پرسیاری یەکەمایە کە ئەم کاری کە تۆ هەتا ئێستا بەردەستە یان نا لەوێ بۆ ناتوانانی بڵێ بەردەست نییە بەڵام بەنیاز هەم بیکەم ئاها دەست خۆش بێ زۆر سپاس ئەفو ئەمەی کە ئەکرێت بۆ دەورەی مانگی داهاتووترا کامان ئەم ڕیجستەر مۆنسا مەبەستمە ترێنینەکان کوو لەبێ و کووت پێشتریان ڕیجستر و فایڤۆن ڕیجستریشن مانسەکە باڵین تەنها لە مانگی سێیە ئێستا دەستمان پێکردو با بڵین کە ئەم وێبینارە بەشێکە بێ لە چالاکیەکانی ئەو مانگە لەم مانگا هەڵێن زیاتر لەسەر و بابەتانە قسە بکەین و دڵنیانین تا ئێستا بۆ مانگی داهاتوو یا داهاتووتر باڵین دووبارە تازەیەکەینەوە پرۆگرامەکە بۆ وەژبێکیکەیان نا چونکە ئەم ساڵ یەکەم ساڵمانە ئەم پرۆگراممانە بێ بەڵێ شتێکی تازەیە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن لە خزمەتان بەڕێزی گەر کەسی کە پرسیارێکی لە زریان خان یا لە من بن بە بۆنەی فایڤەلاوە باڵێن زیاتر لە خزمەتانێ کاکڕاوێژگان کاکەیوانی باڵێ ببوورە وێبیناری پێشوو فریانەکەوتم بەشداری بکەم بە تۆمارکراوی لاتان نییە ئازن نەبێ بە تۆمارکراوی لامانە باڵێن هەم کوردیەکەش هەم ئینگلیزیەکەشی لە یوتیوب دایانین هەر کاتێک دامانە ئاگادارتانەکەینەوە هەر لە یوتیوب چانەڵی خۆمان هەیە 5 لابس لەوێ داینین و توان سێری بکەنەوە متابعام کردانن ڕابوو بۆیە پرسیارم ڕاستەکەی ئەوماندانە ناوەجارێ بەڵام دایانین ئەویش و ئەمانی کە لە داهات و شاگین هەموو دانینەوە زۆر باش بەڵێ گوێ لەمە بەڵێ یەک پرسیارمە بوو من لە بۆ این بۆ 5 لاب پرۆگرامەکان هەبوو لە هەولێر پرۆگرامی هەولێر ئەوە باڵین پرۆگرامی لە سلێمانی هەمان بوو ساڵی 2019 باڵین ئەم ساڵی لە هەولێر هەمانە لە هەولێر بە دوو زمان هەمانە لە سلێمانی بۆ ئەم ساڵ بەنیازی دووبارە بیکەینەوە بەڵێ بەدڵنیایەوەیکەینەوە بەڵام تا ئێستا کاتەکەی ڕوون نییە کە چ کاتێکە بێت پرۆگرامەکەی سلێمانی بۆ باڵین 2020 دوو پرۆگرامی تازەمانە بێت لە سلێمانی کە بە کوردی و بە ئینگلیزیە بن و لە هەولێریش بە ئینگلیزی و بە عەرەبیە بن بەڵام وەکوتی کاتەکەی تا ئێستا دیار نییە و ئێستا باڵین سەرقاڵی ئامادەکاریەکانی لێسە زۆر سپاس لە خزمەتتان بەڕێزی گەر پرسیارێکی کە هەبێت زۆر پرسیار نییە ئاماژە بە چەند شتێکی ترەیە زۆر باش ئەو کەسانی کە بڵێن کۆمپانیادا ئەمەزرێنن یعنی هەموو شێرهۆڵدەرەکان هەموو مساهیمەکان هاوپشکەکان لەگەڵ تەنان ئەگەر مەشروعی فەردیش بە شخصەکە خۆی و کاتە صفەتی تاجر وەرەگرێ یعنی ئەو کەسا بێ بە بزنسمان ئەتوانێت لە غورفە تیجارە ئەوی تایبەتی خۆی هەبێ من ئەوەی ئاگادار بێتم زۆر کەس کە سەفەری دەرەوەی وڵاتی کرد و کێشەی ئەو هەبوو مەسەلەن ئەگەر هەبێ غورفە تیجارە و هەبێ استفادەی لێەکەی ڤیزە وەرەگری لە ئەو شتێکێکە لەو بێنفیتانە کە شەریکە هەیەی ئەو کەسا ئەبێ بە تاجر یعنی صفەتی تاجر وەرەگرێ بەڵام هەرچەند ئەبێ بە تاجر بەڵام قانونی تیجاری بەسەرا تەطبیق ناکرێ لە حاڵەتی ئیفلاس و ئەوانەیە تەنها هەر قانونی بڵێن وەکو ئەو قانونی کە بەسەر لیمیتد لایبیلیتی کۆمپانی و مشروع فەردێکەیە تەطبیقەکرێ هەروەی بەسەرا تەطبیقەکرێ ئەنجا شتێکی تر هەیە مەسەلەن بۆ نمونە تۆ مەشروعێکی فەردی و هەیە تەنها یەک کەس بووی شەریکەکە و دامەزرانوە یا مەسەلەن شەریکێکی مساهمەت هەیە لەوانەیە بڵێ دوای ئەتوانم بیگۆڕم هەندێ حاڵەتمان هەیە ئەگەر شەریکەکە مساهمە بێت وەک باسمان کرد ئەوە زۆر کەمە لێرە یعنی خەڵک زۆر ناچێ بەلایە ناتوانین بیگۆڕین بۆ مەحدودە بۆ سنووردار شەریکێکی تریشمانێت تەضامنی لێرە زۆر ئیشی پێ ناکرێ ئەویش لەگەڵ مەشروع فەردی هەر ناتوانین بیکەین بۆ مەحدودە مەحدودەش ناتوانین بیکەین بە تەضامنی ئەگەر مەحدودەشمان هەبێت ناتوانین بیگۆڕین بۆ مثلەن بۆ مەشروع فەردی چکە لە مەحدودەیە ئێستا وەکو باسمان کرد لە تعدیلەکەیە تۆ توانی یەک شخصیش بیت و شەریکێکی مەحدودەت هەبێ هەر بەناوی خۆتەوە بێت ئەنجا پارە دانان بڵێن هەموو شەریک طبعا بێ ئەکاونتی خۆی هەبێ لە بانکەکانە بۆ من لە حاڵەتێکا تۆ تەندەرێکت هەیە لەگەڵ حکوومەتە ئەو کاتە
حکومت کە مثلەن پارەی ئیشەکەت هەیە تۆ بۆ دەخاتە سەر حساب بانکەکەت نایە پارەکە بەدەستی بابەتەوە تۆ ئەکاونتت هەیە ئەنجا شتێکی ترمانێ پێڵین تەسهیلات لە دوای دامەزراندنی شەریکە تۆ لە بانک ئەکاونت هەیە و هەندێک تەسهیلاتت هەیە لە حاڵەتێک ئەگەر تەندەر وەربگری لە حکومەت ئەو کاتە تۆ مثلەن بۆ نمونە حکومەت داوای زەمانی کرد لێ ئەکات بای ملیارێکە مەشروعەکە تۆ ناچی بای ملیارەکە پارە دابنی زەمانەکە ئەو کاتە چەند ئەگەر مڵک هەبێت مڵکی هەبێ کەسەکە لە تەسهیلاتە دای ئەنێ ئەو کاتە مەبلغێکی کەمتر وەکو زەمانی ئیشەکەی دائنێ لەبەرەوەی ینی حکومەت ئەزانێت کە ئەمە مثلەن صاحبی شتە مڵکی هەیە لەبەرەوە مەبلغی پارەی کەم دائنێ وەکو زەمان هەر لەسەر ئەکاونتەکەی خۆی بۆ ئەکرێتەوە ئەوش ئاسانکاریەکی ترە اینجا ئەو پارێش کە دائەنرێت ئەکرێ ئەکاونت هەبێ بە دۆلار ئەشکرێ بە عملەی عێراقی بە دیناری عێراقی هەبێت بەڵام وەکو ئیشوکاری حکومی حکومەتی کورد ینی بڵێن کوردستان وڵاتی ئێمە هەر بە دیناری عێراقی ینی سەهمەکانی شەر بە دیناری عێراقی حسابی بۆ ئەکرێت ئیتر نازانم چ پرسیارێکی ترتان هەیە لەسەر ئەو دوو جۆرە زریان خەم ناتوانم ئێستا بە لەمەتت لایبڵتی بیکەم دوای IPO بکەم پشمە پابلیکەوە آخر ینی چۆن پشتە پابلیکەوە ینی شەریکەکە بکەی بە موساهەمە بڵێ بەڵێ بڕوا ناکەم لە دەرەوە آخر نا ئەو شتە لە دەرەوە هەیە سەبەن فەیسبوکوانە وایان کردووە IPO پێوترێ Initial Public Offering ئەوان هەر ئەوان هەرخوان ئینکۆرپۆریشن ئەوان خوان لە ئەساسا موساهەمە بۆ شەریکەکان ئەوەیە کە تۆ شەیرە فرۆشی بە خەڵک شەیرە لێ بالضبط ئەمەی واکەم ینی وەکو دیزنیلاند و فەیسبوک و مایکرۆسۆفت بالضبط بەڵێ ئەنا ئەوان خۆیان شەریکەکە موساهەمەیە آخر ناڵم لێرە زوو سیقەی لەسەر نییە وەکەوەی چابیلاندی لێران خەڵکی کڕیان سەهمیان کڕی ینی خەڵک ئەو سیقەی نییە لێرا بێ مەسەلەن سەهم لە تۆ بکڕێ و پاری خۆی دابنێ کێشەکە لەوەیە ینی ئەگینە هیچ شتێ ڕێگری نییە لەسەر ئەوەی کە بڵێ ناتۆ نابێ ئەم شەریکی دابمەزرێنیت ئێستا گەر من لە پێشە بۆ LLCم هەیە تا پلانمەوەی 5-6 ساڵ ئیشکەم بگرە 10 ساڵ ئیشکەم دوای 10 ساڵ کە گەورە بووم اینجا پشمە پابلیکەوە بۆی لەسەر پشتی خەڵکیش بێ بۆی بەخۆتریش بێت ئەو کاتە ئەتوانم هەر بە لمیتد لایبڵتی شێر فرۆشمەوە یاخود بیکەم بە کۆرپۆریت بۆ لیمیتد لایبڵیتی ئەتوانی تا 25 کەس بڕۆیت نا زیاتر بۆنە شێری وەکو خەڵک بەڵێ ئەو کاتە وەڵا هەر بێ بکرێ بۆ موساهەمە ئەی گۆڕیت ئەیکی بە موساهەمە وایە پرۆسەکە ئەکرێت بەڵێ بێ شەریکەکە بگۆڕیت ئەگەر خۆی گۆڕانکاری لێرە ئاسانە هەر ڕسمێک ئەی من پەنجار شەریکە نەشاطەکەیم گۆڕیەوە بۆ من شەریکەمان هەبووە بەس بۆ بازرگانی بۆ دوای کردومە بۆ پەرەپێدانی پەیوەندی ڕۆشنبیری و عیلاقاتی دەولی و ئەمانە ئەی گۆڕی عەقدی شەریکەکە ئەگۆڕی ناڵم لەگەڵتانە شەی دەکەم دانێکتان لەگەڵا شەی دەکەم کە چەند جارێک گۆڕی ومانە ینی اختصاصەکانی نەشاطەکانی هەمووی ئەگۆڕێ و ئیتر فیەکی خۆی هەیە ئەیدەیت و ئەعلانی بۆ ئەکرێ و دیسانش تۆ غرفەتی جارە لەوێ نەشاطەکە لێ دەستێکی توێتەوە بۆ تۆمارکردنی کۆمپانیەکان لە سلێمانی زۆر باش خۆش بێ دەستان خۆش بێن زریان خان سپاس بۆ تۆش لە دوای تەواوبوونی وێبینارەکە سێرڤەیەکتان بۆ نێرم با بڵێن لەوێ زانیاریەکانی خۆتان تۆمارکەن بۆ ئەوەی کە بتوانین لە وێبینارەکانی داهاتوو پەیوەندیتان پێ بکەین هەروەها سێرڤەیەکی کەشتان بۆ نێرم سەبارەت بە وێبینارەکەیە با بڵێن فیدباکی ئەوە بۆ وێبینارەکە چیە بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونتان و هیوادارین کە سوودتان لێبینی بێت زریان خان نەگەر شتێکت هەیە لە کۆتاییە دەستان خۆش بێ وڵا دەستی تۆ خۆش بێ عەزیزمان نایت سپاسی ئێوانیشەکەم بۆ بەشداریکردنیان انشاءالله بە سلایدیش بۆتان حەزرەکەم یا بە پرێزی یا بە پاورپۆینت بۆتان حەزرەکەم و شێریەکەم زۆر باش انشاءالله دەستان خۆش زریان خان و ئێوەش سوپاستانەکەین بۆ بەشداربوونتان دەستان خۆش بێ خواتان لەگەڵ بێ سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ دەستان خۆش بێ